هێرشی سعودی و هاوپەیمانەکانی بۆ سەر وڵاتی یەمەن تەنها جەنگێک نییە لە دژی حوسیەکان کە گروپێکی شیعە مەزهەبن و نزیکن لە ئێرانەوە و ئێستا زۆرێک لە ناوچەکانی یەمەنیان لە ژێردەستایە، بەڵکو باڕای زۆرێک لە شارەزایان زیاتر شەڕی یەکلاییکردنەوەی بەرژەوەندیەکانی وڵاتانی جیهان و ناوچەکەیە. ئەو وڵاتانی بەرژەوەندیەکانیان دەکەوێتە مەترسیەوە ڕازی نابن گروپێکی چەکداری نزیک لە کۆماری ئیسلامی ئێران دەست بەسەر گەروی مەندەبدا بگرن کە دڵی بازرگانی ناوچەکەیە. گەروی مەندب کە دەکەوێتە ناوچاویەکانی شاری عادەنی یەمەن زەریای ناوەڕاست بە دەریای سوور دەبەستێتەوە، شوێنی پێداڕۆشتنی هەزاران کەشتی بارهەڵگری نەوت و چەک و کەلوپەلی جۆراوجۆری وڵاتانی ئاسیا و ئەوروپا و ئەمریکایە با جۆرێک بەپێی خەمڵاندنەکان لە سەدا سیانزەی بەرهەمی نەوتی جیهان بەو گەرۆوە تێپەڕ دەبێت. سەرەڕای ئەوەی سەرچاوەی سرەکی داهاتی قەناتی سوێسا کە ساڵانە بڕی 5 ملیار دلار داهاتی بە وڵاتی میسر هەیە. ئەمەش لە کاتێکدا ئێران دەستی بەسەر گەروی هورمزدا گرتووە لە شوێنێکی استراتیژیە و دەریا و کەنداوی عەرب بێکەوە دەبەستێتەوە. ئاڵۆزیەکانی چەند مانگی ڕابردووی یەمەن بووە هۆی ئەوەی مەترسی بۆ سەر بازرگانی جیهانی دروست بێت، بە تایبەت بازرگانی نەوتی وڵاتی سعودیا لە ئێستاشدا دوای دەستپێکردنی گەردەلوولی حەزم بە سەرکردایەتی سعودیە و هاوپەیمانەکانی بۆ سەر حوسیەکان مەترسیەکان زیاتر دەبن، بە تایبەت لە یەکەم کاردانەوەی هێرشەکان نرخی بەرمیلێ نەوت 5 دۆلار لە بازاڕەکانی جیهاندا بەرز بووەوە. بەشێک لە چاودێران ئاماژە بەوە دەکەن بەردەوامبوونی ڕەوشی یەمەن بەو شێوەی ئێستا نرخی نەوت لە داهاتوویەکی نزیکدا زیاتر بەرز دەکاتەوە، بە تایبەت ئەگەر پرشکی ئەو هێرشانە بگاتە گەروی مەندب کە نەوتی عەرەبستانی سعودیا بە شێوەیەکی سەرەکی لێەوە هەناردە دەکرێت، لە کاتێکدا سعودیا یەکەم وڵاتی بەرهەمهێنەری نەوتە لە ڕێکخراوی ئۆپیکدا و دووەم وڵاتە لە دوای رووسیا لە سەرئاستی جیهاندا. دەوڵەتانی تری کەندا و بە هەمان شێوەی سعودیا لەو مەترسیە بەدوور نین، چونکە لە 60 بۆ لە 95 ئابووری وڵاتانی کەندا و لەسەر بەرهەمی نەوتە کا بەوتەی شارەزایانی ئابووری ئەگەر هات و پریشکی شەڕ بگاتە گەروی مەندب بۆی کەمبوونەوەی بەرهەمهێنانی نەوت و گرانی گواستنەوەی بۆ بازاڕەکانی جیهان، نرخی نەوت بەردەوام دەبێت لە بەرزبوونەوە.